کەسەی کە تووشی ئاوی سپی چاو بووە ئایا لە داهاتوودا مەترسی ئەوەی هەیە کە بگۆڕێت بۆ ئاوی ڕەشی چاو؟ لە ڕاستیدا ئەمە حاڵەتێکی زۆر باو نییە. ئەم حاڵەتە کاتێک ڕوئەیات کە ئاوی سپی چاوەکان بەڕادەیەک پڕ بوو بێتەوانێ کە دەبێتە هۆی هەڵئاوسانی هاوێنەی ناو چاوەکان. ئەمەش دەبێتە هۆی هۆکارێک بۆ تەستەکبوونەوە یاخود گیرانی گۆشەی چاوەکان و پاشان بەرزبوونەوەی پەستانی چاوەکان کە پێی دەوترێت ئاوی ڕەش. لەم کاتەدا نەخۆشەکە بینایی زۆر کەم دەبێتەوە کە لەوانێت تەنها بەز ڕووناکی پێ ببینێ بە چاوەکانی. بەڵام سوپاس بۆخوا ئێستا ئاستی هۆشیاری تەندروستی تاکەکان بەرز بووتەوە زوو پشکنین بۆ چاوەکانیان ئەنجام دەدەن. بەلایانی کەمەوە 4 مانگجارێک یان 6 مانگجارێک سەردانی پزیشکە پسپۆڕەکەت بکە بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی چاوەکانت و دڵنیابوونەوە لە ئاوی سپی ناو چاوەکانت. لەبەر ئەوە پێویستە پێشەوەی بگاتە حاڵەتی ئەوەی کە کەسەکە بینایی چاوەکانی زۆر کەم بێتەوە بەو ئاستە پێویستەکانش تەرگەری لابردنی ئاوی سپی بکا بۆ چاوەکانی بە هیوای تەندروستیەکی باش بۆ چاوەکانتە. سمارت وەرچەرخانە